باس لە یەکێک لەو کۆڕە تایبەتانەکەین کە بۆ یەکێک لە ڕۆمانە جوانەکان کاویش لە وەرگێڕانی بەڕێز سعید عەبدوڵڵایە دیارە ڕۆمانەکە لەژێر ناونیشانی ئەو پیاوەی پێدەکەنێ و سەبارەت بە خۆشەویستی و خاک و نیشتیمان و بەشێک لەم بابەتانەیە و کۆڕەکەش لەلایەن زۆر بەڕێز ئیسماعیل تەنیاوە گفتوگۆی لەسەر کرا و بەڕێوە برا. بە چاپێکی هەژارانە بەڕۆنیۆی یەکێتی نووسەرانی کورد لقی هەولێر کۆڕێکی بۆ ئیسماعیل تەنیارێک خست لە کۆڕەکە کۆرگێڕباسی لە دوایین بەرهەمی وەرگێڕراوی سعید عەبدوڵڵا کرد بە ناوی ئەو پیاوەی پێدەکەنێ کە لە نووسینی ڤیکتۆر هۆگۆیە. زیاتر لە 20 ساڵ دەبێت ئەم ڕۆمانە نووسراوە. لە لێدوانێکدا بۆ کورسات مەگەزین ئیسماعیل تەنیا ئاماژەی بە ناوەڕۆکی ڕۆمانەکە کرد کە باس لە خۆشەویستی و خاک و نیشتیمانەکات و هەموو کات سەرمەشقی سەرکەوتنەکانیش بوون. بەتایبەتی فێربوونی زمان خەریک دەکرد. بۆ نمونە زمانی دەوساوە و یعنی باش کە تۆ خانەی ئەدەبی بە ئینگلیزی لەسەر کێشەی کورد نووسرا بوو هەرێکمان شەهید بوو لە شەڕی ناوخۆ بەداخەوە شەهید بوو. ئەوەش سەرپەرشتی گۆڤانی دەنجی پێشمەرگەی دەکرد. مەراسیمی ئەوڕۆی کتێب ناساندن و بڵاوکردنەوەی بریتی بوو لە بڵاوکردنەوەی چاپی دووەمی کتێبی ئەو پیاوەی پێدەکەنی ڕۆمانێکە کە ڕۆمان نووسی بەناوبانگ ڤیکتۆر هۆگۆیە. ئەوە کاتی خۆی مامۆستا سعید عەبدوڵڵا کە لە شاخ بە ناوی باوکی گۆران دەینووسی لە زمانی فارسیەوە تەرجەمەی سەر زمانی کوردی کردبوو. کاتی خۆی لە شاغ لە ساڵی 1970 بە تیراژی 100 دانە بە ڕۆنیۆ بە چاپێکی هەژارانە چاپ کرابوو. خۆشبەختانە ئەو دانەیەکمان دەستکەوت کارمان لەسەر کرد. ئەمە ئیشمان لەسەر ئەوە کرد و فەرهەنگۆکەکەمان لۆ ڕێگی خست پێشەچی و چۆنیەتی دەستکەوتنی ئەو کتێبەمان باس کرد و هەروەها جگە لەوەش ژیاننامەی مامۆستا سەعەد بە کورتیمان نووسی لەبەر ئەوەی نەوەی دوای ڕاپەڕین جیلی دوای ڕاپەڕین لەوانەیە نەیناسن. جگە لەوەش پێشەچیەکە بە دوورودێژی باسی ئەو کتێبەمان کردێک کە کاتی خۆی چۆن چاپ کرایە بە چ شێوەیەک چاپ کرایە.